ئێستا ئەمن ڕۆژ عالفەیە خاوەن 3000م خاوەن 3000 دینارم والله ئەو 3000م پێ بە شەڕەفترا ئەو 3000م پێ بە شەڕەفترا ئەو 3000 لۆ من بە 100 ملیۆنی بەغدا هەیە بۆ ئەمە با لۆ بەغدایە تەنازول نەکەین بەسا تەنازول نەکەین چکە ئەمە ئەگەر ئەو عزبانە نەبی ئەو جاشخۆ فرۆشانە نەبیتن حکومەت عێراق نەیدەتانێت تعدا زوڵمە لە ئێمە بکاتن بەڵام من لێرا دەڵێم خەڵکی کوردستان هەموو دڵنیا دەکەم بڕوا بکەن ئێمە مادەم خاوەن جەنابی مەرجەعی کورد جەنابی سەرۆک مەسعود بارزانین بڕوا بکەن ئەو قەیلانە شتێک دەشێنین چونکە عەفو بکە چونکە هەزاران ئەو قەیلان و دوژمن و یعنی هەزاران دوژمنش لە ئێمە ڕووی لە ئێمە کرد بۆ تێکشکانی کورد لە موچەی کێشەی گەورەتر بوو تێکمان شکاند ئێستاش ئەو قەیلانە تێک دەشێ ریفراندۆم گەورەترین دەستکەوتە بۆ گەلی کورد گەورەترین دەستکەوتە داواکارم لە جەنابی سەرۆک بارزانی بڕوا بکەن بە ئەوانە بکشن و کاکە من واز لە عێراق بابینین وازیان لێبین با بەرپرسەکانمان بگەڕێنەوە یا من داواکارمەندان پەرلەمانەکان کورە مێزیان لە سەریان بدەن شەڕیان لەگە بکەن لە بە ئەو مافوو دەستوریانەی گەلی کورد یعنی با شەڕی بکەن شەڕە مستی بکەن لە ناو پەرلەمان